شارەوانی سلێمانی ئەو تەندەرەی هەڵوەشاندەوە کە پێشتر لەگەڵ کۆمپانیایەک بۆ بەکرێدانی گۆڕستانی نوێی سلێمانی واژۆی کردهبوو. جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت دوای ئەو دەنگدانەوە زۆرەی لە ڕاگەیاندنەکان و تۆڕە کۆمەڵاتیەکان لێکەوتەوە لە بەرامبەر هەڵکەندنی هەر گۆڕێک و هەڵبەستنی نزیکەی 1 ملیۆن دینار لە خاوەنی مردوەکە وەردەگیرا. بڕیاریاندا چیری درێژە بەم گرێبەستە نەدەن لەگەڵەوە کۆمپانیایە. ئێستا گۆڕستانەکە ڕاستەخۆ لەلایەن شارەوانیەوە سەرپەرشتی دەکرێت و چیری کە پارە لە خاوەنی مردووەکە وەرناگیرێت. خێر ئێمە دوای ئەوەی کە ئەعلانمان کردو کە دەرچوو بۆ کۆمپانیاکە بەڕەسمی تۆڕە کۆمەڵایەتیەکان باسییان کردو ئەشکالێکی دروست کردوتی ماقولنی هەر کەسێک ئەمرێت تۆ 100,000 دینار بە خزمەت گوزارێکە. ئەم مۆزوع لە شارەوانی باسکرا کۆمپانیاکەمان ڕاگرت دوای ئەوەی کە نووسراومان کرد بۆ وەزارەتی شارەوانی ئەوانیش ڕەسامەند بوون لەسەروی کۆتایی بەگرێبەستی ئەو کۆمپانیایە بێنرێ و لەلایەن شارەوانی بەڕێوە ببرێت. شارەوانی 39 کەس هەیە بەڕەسمی کە هاوڵاتی ئەم شارەن و قەبر هەڵەکەن لەسەر قەبرانەکانە. دەوری 10 ساڵێک لەمەوە پێش ئەنجومەنی شارەوانی ئەمریکی دەرکردووە یەکێ لەو قەبر هەڵکەندانە بێوێ قەبرێ بۆ هاوڵاتی بۆ مردووە گەڵکەنێ کە سوکارەکەی 150,000 دینارێن لەبری ئەو قەبر هەڵکەنەیە. ئەمە فقط ئەوەیە. بەڵام ئەگەر هاوڵاتیەک بێ خۆی قەبر بۆ خۆی هەڵکەنێ بۆ کەسە نزیکەی هەڵکەنێ خۆی بەردوو کێل و گۆڕی سەوشتەکەی بۆ دروستکە 1 دینار بە هیچ کەسێک نایە. گۆڕستانەکانی ناوشاری سلێمانی چی دیکە شوێنی ناشتنی مردویان نەماوە و دەرگاکانیاندا دەخرێت بە جۆرێک وای لە هاتبوو کە گۆڕیان هەڵدەکەند مردووی دیکەی لە شێرەوە بوو کە ئەوەش ڕێگە پێدراو نییە. پێشتر گۆڕ هەڵکەنەکان کە ژمارەیان 39 کەسە گرفتیان لەگەڵ شارەوانیدا هەبوو ئامادە نەبوون بگوێزنەوە بۆ گۆڕستانی نوێی سلێمانی. بەڵام ئێستا ڕێکەوتنیان کردووە و ئەم کۆشکانەیان بۆ دروست کراوە و لە بەرامبەر ناشتنی هەر مردوویەکیش بڕی 150,000 دینار لە خاوەن مردوەکە وەردەگرن. بەنسبە دەستە قەبرانانەوە جێگان نەماوە دەمێکەوە شتێکی معلومە. ئێمە چەندجار نووساما کردو بۆ شارەوانی ئەم جاریان بەڕێز و سپاسەوە هاتن بەهانامانەوە و هاوکاریان کردین کە بمان گوێزنەوە بێنە ئەمسە قەبرانە کۆشکیان بۆ ئامادە کردوین بۆ هەموو قەبر هەڵکەنەکان لە ژێر سەرپەرشتیاری شارەوانیا ئیشەکانمان بکەین. پێشتر قەبر 200,000 250,000 وەرەگیرا بەڵام ئیستا سعرێکدانراوە لەلایەن شارەوانیەوە 150,000 دینارە. هیچ کەس بۆی نییە لەو 150,000 دینارە زیاتر لە هاوڵاتیان وەرگێت. گۆڕستانی نوێی سلێمانی ڕووبەرەکەی نزیکەی 250 دۆنمە و گۆڕستانەکە خزمەتگوزاری پێویستە و بەرپرسی بەشی خزمەتگوزاری لە شارەوانی سلێمانی دەڵێت دەستیان بە جێبەجێکردنی خزمەتگوزاری کردووە وەکو پاکردنەوەی پوش و پاوەن و ئاودانی دار و درەخت و ڕێگەوبانەکان. ئەگەرچی ئەمساڵ تۆزێ دواکەوتین لە هاتن بۆ ئێرە چکە پێشتر بەدەست باڵێندەرەوە بوو بەڵام ئێستاش کە هاتوینێتە ئێرە بەردەوام تیمی خزمەتگوزاریمان لێرە ئیشەکە و ئالیاتمان لێرە ئیشەکە بۆ لابردنی ئەو پوش و پەڵاشە. بەڵام ئینشەڵا لە ساڵی داهاتوو ئێمە هەر لە سەرەتای بەهارەوە توانین دەرمان ڕێژ بکەین بۆ ئەوەی ئەو پوش و پەڵاشە دروست نەبێ هەروەها خزمەتگوزاریی باشتریش تەقدیم بکەین. شارەوانی سلێمانی دەڵێت ئەوان هیچ دەستێوەردانێک لە کاروباری گۆڕستانەکە ناکەن و هیچ بڕەپارەیەکیش لە وڵاتیان وەرناگرن. دەرگای گۆڕستانەکە 24 کاتژمێر کراوە دەبێت و پاسەوانی بۆ دابین دەکرێت. هاوڵاتیش سەرپشکە لەوەی گۆڕەکەی بە گۆڕ هەڵکەن هەڵدەکەنێت یاخود خۆیان. بەڵام ئەوەی ڕوونیە ئەوەیە ئەو استراتیژەی شارەوانی تا هەتایە بۆ گۆڕستانەکە بەم جۆرە دەمێنێتەوە یاخود لە داهاتوو جارێکی دیکە بە کۆمپانیای دەسپێرێتەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.